موچە سادەترین مافی هەر مامۆستا و فەرمانبەرێکە لە بەرامبەر ئەرچی سەرشانی خۆی کە حکوومەت پێی سپاردووە. بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕای داهاتێکی زۆری نەوت و ناوخۆ، بەڵام موچەخۆران دەوامیان پێدەکرێت و موچەشیان پێنادرێت و لە دۆخێکی تەنگ و ناڕحەتیدا ژیان دەگوزەرێنن. حکوومەتی هەرێمیش موچە وەک دەستکەوت و ئیمتیاز بە فەرمانبەران دەفرۆشێتەوە. ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزەرێ پێچەوانەی هەموو بنەما یاسایی و ئەخلاقیەکانە لەسەر ئاستی جیهان. بەو پێی فەرمانبەران و موچەخۆران بەهۆی گاڵتەجاری و بێمنەتیەکانی دەسەڵاتەوە ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئازاری دەرونی و دەیان جۆر سزای معنەویدا دەکەن و نازانن ئایندەیان بەرەو کوێ ئاراستە دەکرێت. لە موچەش ئێستا بە خۆت دەزانی یعنی 50 ڕۆژ جارێک موچەدا بەشەکرێ. بار و گوزەرانی خەڵکی بە تایبەتی موچەخۆران لەو پەڕی خراپیدا خەڵکی تووشی نەخۆشی دەرونی بووە، بیعنی ئافرەت هەیە تەلاق درای عایلێ هەڵوەشایتەوە لەسەر ئەوەی کە وەزع و باری گوزەرانی زۆر خراپە. لەو ڕۆژانە هەواڵەکەم گوێ لێ بوو لە سۆماڵ 30 ڕۆژ جارێک موچەدا بەشەکرێ بەبێ لێوڕێ. زۆر جاری وای حکوومەتی هەرێم خۆی بەراورد دەکە لەگە حکوومەتەکانی دیکە کەمە شانمان وە باڵمان وە لە ڕووی پێشکەوتن دەبی خەڵکی دیکە چاومان لێ بکە لە پێشکەوتن و حتا جاری وا هەیە حکوومەتی هەرێم بەراورد دەکەن لەگە دەوڵەت ئەوڕۆپیەکان لە کاتێکدا وەکو ڕیکلام و وەکو تەلەڤیزیۆن و کەناڵەکانی دەسەڵات بالفعل ژیانی خەڵکی دەڵێن وەکو ژیانی خەڵکی سوید و کەنەدا و ئەو دەوڵەتانەیە، بەڵام ژیان لەو پەڕی خراپیە، بار و گوزەرانی خەڵکی لەو پەڕی خراپیە. ئەگەر فریای خەڵکی نەکەون بەڕاستی مەترسێکی زۆر بە تایبەتیش لەسەر خەڵکی موچەخۆر هەیە. 7 ساڵە بە ناوی قەیرانی دارایی و ئابووری سربەخۆوە دەستەڵاتدارانی هەرێم موچەی فەرمانبەرانیان دەستکاری کردووە و سیاسەتی پاشەکەوت و لێبڕین و برسیکردن پەیڕەو دەکەن و باشیان بە ژیانی سەدان هەزار موچەخۆر نییە. وەڵا نەک هیچ وڵاتێک نییە، بەڵکو دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی شازە لە تەواوی دنیا. هیچ دەسەڵاتێک نییە لە دنیا کە حزب یاخود چەند بنەماڵەیەک پاش ئەوەی کە ئەو پارەی کلیان زیادە تەسلیمی حکوومەتی بکەن بڵێن ئەمەش بەسەر هاوڵاتیان دابش بکەن، ئەو هاوڵاتیانش چێنە ئەو کەسانە نەکە موچەخۆرن کە چینی هەژار و کەم دەرامەتن. بۆیە دەبینین کە موچە لە هەرێمی کوردستان موچەی مانگانە نیە، بەڵکو سلفەیە کە بەردەوام بە هاوڵاتیانە درێت و وەک ئەو وایە ژەمە خۆراکێکیان پێ بدرێت و تێریان بکات و دوای ماوەیەکی تری برسیان کاتەوە. ئەوەی لە کوردستان هەیە ئەمە ژیان نیە، تەنها زیندووبوونی هاوڵاتیانە، ئەگەر نە هیچ زۆرە ئەو موچەیان نسبە پارێ کە پیانە درێ بەشی ژیان ناکە، بەڵکو تەنها بەشی ئەوەیە کە هاوڵاتیان پێ زیندوو بن. ئەمە جیاوازێکی زۆر هەیە لە بینی زیندومانەوە و ژیانکردنی فەرمانبەران. لە ئێستادا حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی پلانێکی پڕ لە چاوبەست و گاڵتەجاری بەسەر فەرمانبەراندا جێبەجێ دەکەن و بە 2 مانگجارێک موچەیەک دابەش دەکەن. لەو سەری شەواوانیشان دەدەن هیچ گرفتێک لە دابەشکردنی موچەدا نییە. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێم پێی ناخۆشە فەرمانبەران باسلەوە بکەن قەرزی موچەیان لای حکوومەتە و ناڕەزایی دژی لێبڕین و پاشەکەوتی موچە دەرببڕن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.